پەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت لا ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوانێ و ئەمڕۆژ باس لە دواهەمین یاریەکانی هەڵبژاردنەکان لە مانگی نۆدا دەکەین و دواتر کە یاریانەکان دەست پێ دەکەن و ئامادەیەکی یاری دەکرێتەوە بە دەستپێکردنەوەی یاریانەکان و یاری هەڵبژاردنەکان تاوەکو مانگی داهاتوو تاوەکو ناوەڕاستی مانگی داهاتوو لێمان دوور دەکرێتەوە. تامان یاری هەڵبژاردنەکان بە کۆی گشتی بۆ یاریزان گرنگە و بۆ ڕانەران گرنگەوە بۆ گەلیە وڵاتەش گرنگە، بەڵام بۆ ئێمەی بینەر بە جدی یاری هەڵبژاردنەکان دامانە بڕێنێت لەو ڕکابەریە توندەی کە لە یاری یانەکانە ئێمە دەیبینین. بۆ نمونە ئێمە هەموو هەفتەیە لە خولی ئیسپانی دوو یاری بەهێز دەبینین، ئێمە هەموو هەفتەیە لە خولی ئیتالی یاریە دوو یاری بەهێزمانەیە، لە بۆنزلیگا یاریە دوو یاری بەهێزمانەیە، لە فەڕەنسا یاریی بەهێزمانەیە، لە پریمەر لیگ 4-5 یاری بەهێزمانەیە. کەواتە ئێمە لە کەشوهەوایەکە گوزەرەکەین سەبارەت بە خو لە ناوخۆیەکان و یاری یانەکان کە بەردەوام بۆ ئێمەی بینەر چێژبینینە و بینینی ئاستی بەرزە، بینینی گۆڵی جوانە، بینینی کاردانەوەی جوان، یاریەکان زۆرترە، گۆڵی جوان زۆرترە، مەهارەی جوان زۆرترە، ئەنجامی گەورە و بە ئەنجامی جیاواز زۆرترە. لەبەرەوە ئێمە لەگەڵم کەشوهەوایە ڕاتوین و قورسێ ئێستا یەکسەر لەگەڵ دۆخی هەڵبژاردنەکان ئێمە خۆمان بگونجێنین و یاری هەڵبژاردنەکانی ژەو چێژەی وەرگرێ لامان. کەواتە وەکو چێژبینینی ئێمە وەکو متعی ئێمە زیاتر چێژ لە یاری یانەکان نەبینین. بەڵێ هاندەری هەڵبژاردنەمانێ بۆ نمونە بنێستەش هاندەرانی ئەرجەنتین کۆمەڵە گاوڕێ عزیزم من لە سلێمانی هاندەری ئەرجەنتینن، بۆ هەموو یاریەکی ئەرجەنتین لە پاڵاوتنیشە هەمویان پێکەوە کۆبنەوە، ئێوارەکەی پێکەوە نانەخۆن و شەوەکەی پێکەوە لە دەرەوەن و توایش سری یارەکەی ئەرجەنتینەکەن هەمویان پێکەوە کۆبنەوانە. تابەنە سەو تایبەتمەندیە بە زۆری بەس لە هاندەرانی ئەرجەنتینا هەیە. ئەمە خۆی لە خۆیدا پێتە گەێنێ کە یاری هەڵبژاردەی ئەرجەنتین بۆم هاندەرانە وەکو یاری یانەکان وایە. یعنی ئەوەشیان نییە بڵێن کۆتاییمان بە تۆپی پێێنە و تۆپی پێ کۆتایە، بەڵام لایەوان تۆپی پێ بەردەوامە کە زۆرینەیەکی کەسە دیارەکانن و پێکەوە دانیشن و کۆش دەبنەوە سی یارەکەی ئەرجەنتینەکەن و چێژێکی تایبەتیشی لێوەردەگرن. کەواتە بەشێکی چێژبینی نیشمانەیە بۆ یاری هەڵبژاردنەکان. من خۆک و خۆم کاندەری ئیتالیام، یاری ئیتالیا و فەڕەنسا بەڕاستی یاریەکی لوتکە بوو، یاریەکی بەهێز بوو، یاریی پڕچێژ بوو، یاریی پڕکابەری بوو، یاریەک بوو کە کەس نەی دەزانی کام هەڵبژاردە براوە دەبێت، ینی چێژێکی زۆر تایبەتم لەو یاریە وەرگرت. بەڵام لە کۆی گشتیم یارانە و یاریە، بەڵام تو ئێمە لە خولەکانە لە ڕۆژێکا چەندین یاریمانەیە کە تۆ توانی چێژی لێوەربگری و متعی لێوەربگری. بۆ ئەم جیاوازیە لە یاری نێوان هەڵبژاردە و یانەکانە و دواتریژەوەی کە تەفاسیلی پەیوەندی بە ڕۆحیەتی یاریزان و بە شێواز یاریکردنی یاریزان ئەمە بابەتێکی ترە من ناچمە سەر ئەو بابەوە. سەرەتا لە عێراقەوە دەست پێ دەکەم ئەم شەو عێراق کاژمێر 9 یاریەکی زۆر زۆر گرنگ ئەنجام دەدات و یاریەکە کە زۆر پەیوەستە بە داهاتووی ئەم هەڵبژاردەیەوە بۆی کە لە پاڵاوتنەکانی مۆندیال و بتوانێت چانسیەوەی هەبێ بگاتە مۆندیال. تاوان ئێمە دەبێت بزانین عێراق لەگەڵ هاتنی خیسۆس کاساسا عێراق چۆن لیڤڵێکی تر و بە تایبەتی تۆپی پێ عێراق بە دەست بەکاربوونی عەدنان دەرجال ینی کاکادگاری هاوڕێشم لە گێڕانەوەیە کە باس لەوە دەکات کە عەدنان دەرجال کە هاتۆتە سلێمانی پرسیاری وی لێ کردووە. خۆتان نەزانە عەدنان دەرجال لە خولی قەتەڕی ڕایەنانیە کرد و ماڵ و منداڵەکەشی لە قەتەر بوو، لەوەکرە و چەندیانەیەکی تر ڕاهێنەرایەتی کردەوە تەنانەت بۆ ڕاوێژکاری بۆ بەڕێوەبەرایەتی بەڕێوەبردننی یانەکانیش هەر پاڵێورا بوو. بەڵام عەدنان دەرجال دەستبەرداری ئەمانە هەمووی بوو، بڕیاریدا بگەڕێتەوە بۆ عێراق، بڕیاریدا بگەڕێتەوە بۆ عێراق و ئیشەکان لەگەڵ عێراق بە تایبەتی دوای ئەوەی کە تیمەکە عەبدولخالق مەسعود کە سەرۆکێکی تۆپی عێراق بوو کۆمەڵە حاڵەتی نەخوازراویان توش هاتووە بە پاڵپشتی حکومەت
بڕیاری هەڵوەشاندنەوە لەوەی چێتی ئیراوە یەکێتیی کاتی دروستکرا تاوەکو انتخابات کرا و عەدنان دەرجال بە تەواوی گەڕایەوە عێراق. وتی پرسیاری ئەوم لێ کردووە تۆ یەک لەو هەموو خۆشببختی قەتەڕ و لەو ژیان خۆشەی قەتەڕ و لەو ڕێزگرتنی قەتەرەوە چی داوە بیتە ناو ئەم کێشمە کێشمی شەڕی شیعە و سوننە و کورد و ئەم کورد گلەیی هەیە لەم لا سوننە گلەیی هەیە لەولا بەشێکی شیعە گلەیی هەیە لەولا ئەم مدەڕب گلەیی هەیە لەولا ئەو یاریزان گلەیی هەیە چی داوە لەم سەرێشەیە؟ خۆی بیلفعل تۆپی پێ عێراقی و کاتێککە عەدنان دەرجال هاتەوە عێراق وێران بوو. ینی لە ڕاهێنانەکانە شیعە و سوننە جیابوونەوە لە وتێل و خشوێنی خەوتان شیعە و سوننە جیابوونەوانێ. ئەوە کوردەوە هەر باز مەگە کە زۆر کەم دەرفەتی پێدەدرا لە هەڵبژاردی عێراق هەر لەبەر چاو نەیەگیرە. بەڵام پێی وتووە لە وەڵامە ئەگەر جانتاکەم بای ئەوە شتی تیا نەبێت کە خزمەتی تۆپی پێ عێراقەکەم من ناگەڕێمەوە عێراق. واتە ئامادەکاریی باشی کردووە و زۆر بە باشی پلانی داناوە کە چۆن تۆپی پێ عێراق باتە لیڤڵێکی تر بۆیە عەدنان دەرجال و قوربانی یا قەتەری بەجێژاتەوە بۆ عێراق بۆ خزمەتی تۆپ پێ عێراق. خزمەتکردن ئابەم جۆرێ بەرەو پێشبردن یعنی کەسایەتیەکە دەستکەوێت کە لە تۆپی کێ هەیە لە عێراقە ڕقی لە عەدنان دەرجال بێ کاکە بە کوردیشەوە وەرە کوردیشم بۆ بێنە کە ڕقی لە عەدنان دەرجال بێ. بۆ خۆ پێشترێ مە ڕقمان لە حسێن سعید بۆ ڕقمان لە عەبدولخالق مەسعودیش بووە کە کوردیش بووە لەبەرەوەی کار یعنی شتەکان بە پێرفێکتی بەڕێوە نەچوونەوە کاری هەڵەی تیا بووە. بەڵام ئێستا عەدنان دەرجال هاتووە وردە ینی پتێ و نەتەوێ کاکە وەرە ئاستی خولی عێراقی لە سەردەمی عەدنان دەرجالە وەریگرە هەموو ساڵەکانی ڕابردووتری بڕۆ بە سەردەمێکی دیکە وەریگرە. بۆ کاتەشی کە لە یەک ناوچە لاولێر و لە دووەک خولەکە بەڕێوە چۆمویانەکان هاتنەوە و یاریزانەکان لێ بوون ئەو چێژ و ئەو بەهێزیە و ئەو هەموو یاریزانە پیشەگەر و ئەو هەموو ڕانەرە پیشەگەرێتە خولی عێراقی کاکە ئەمساڵ دوو قەتەری ڕاهێنەرایەتی یانەکانی عێراقەکەن. قەتەڕێک لەو خۆشببختی و لەو خۆشگوزەرانیە لەو پارەداریە کە هەردووچیان پێشتر یاریزانی منتەخەبی قەتەر بوونەوە تا ڕانەری قووەجەوی و ڕانەری یانەی زاخۆ دەکەن. کەواتە عەدنان دەرجال لیڤڵی تۆپی پێ عێراقی بەرەو پانتایەکی گەورە بن. گەلی عێراق قەرزاری ئەو کارانن کە عەدنان دەرجال کردوێتی. من جارە ناچمە سەر کاساس باسی عەدنان دەرجالەکەم کە چی گۆڕیوە لە وڵاتێ. شەڕی شیعە و سوننە لە هەڵبژاردەی عێراقا نەما لە ناو هاندەرانی عێراقیشان نەما. بڕۆ راپۆرتەکان لەسەر هەڵبژاردەی عێراق بخوێنەرەوانی لە بەشداریکردنی لە دوامین جامینەتەوەکانی ئاسیا لە وڵاتی خەتەر بڕۆ بزانێت چ دووبەرەکیەک لە هاندەرانی عێراقا باسەکرێت کە پێشتر دووبەرێکی زۆر گەورە هەبوو. دەرفەتی یاریزانی کورد ئاستت هەبێت لە هەر کوێبی هەڵبژاردەکە لە خزمەتە. دواتر بە پشتبەستن بە کاساس و ستافەونەری ئیسپانیا عێراق وازی لەوە هێنا ئیلا بە یاریزانەکانی خولی ناوخۆی یاریکا گرنگی بە پیشەگەرەکان نەدا کە لە ئەوروپایی دەکەن. ئەسا بەس ئاستت هەبێ پیشەگەربی ئیتر کوردی ئێستا ئەمە یوسف ئەمین دەربەنی خانیە کاک بە کوردیش قسەیەکە لە ڕزی هەڵبژاردەی عێراقی شاو لە یاری پێشوش لە پێگاتی سەرێکیە بووە. سیدان ئیقبال کوردە کاک چەنا یاریزانی کورد ڕێبینە هەر کووردە و یعنی خۆ ئەمانە هەمووی ڕێکخرانەوە لە عێراق کرا بە سیستماتیک کرا بە سیستمێکی بەڕێوەبردن کە کێ خزمەتەکە سەر بە چ لایەنێکە سەر بە چ حیزبێکە سەر بە چ نەتەوەیەکە کێشە نییە وەرە خزمەتی تۆپی پێ عێراقە. ئەگەر ئێمە تێ بگەین خزمەتکردن بەم جۆرەیە نابێ من کە هاتمە سەرشاشە هەر ئەو شەوانە بێم بەرنامە بکەم کە ڕیال مەدرید دەیباتەوە یا کە میلانەی باتەوە خۆم پێم خۆشە ئەو شەوشی کە بەرشەلۆنە ئەگەر 4 گۆڵ لە ڕیال مەدرید کا من بچمە سوچێکەوانێ بەرنامە نەکەم و کاتێوتی پێی خۆم خۆشمێ بەرنامە نەکەم و خۆمی لێ بە دەرکەم و خۆمی لێ بە دوور بخەموانێ و خۆلای هەمووتان ئاشکرایە کاکە من بە درێژایی پاڵاوانەتی کوپا ئەمریکا بە درێژایی پاڵاوانەتەکانی مۆندیال لە دوو شوێنەوانێ شیکاری و هەموو شتێکمە کرد
هەرگیزی ژاندەری ئەرجنتینم نەبوو ئەرجنتین نەبوو معارەزوشم نەکرد ئەرجنتینی باتەوە بەڵام کاری پیشەی دادپەروەری ئەوەیە کە تۆ هەموو شتەکان بە یەک چاوسێرکەی لەکوێ لەم پێگەیەوە ئەگنا وەکی تر لە دەرەوە تۆ خۆت هەر ئاسایە لە دەرەوە من بڵێم میسێر یاریزان نیە بەس هیچ حەقێکم نییە لێرەیە من بێم بێ ڕێزی بەرامبەر یاریزانێکی گەورە و خاوەن مێژووک یا بۆ نمونە بەرامبەر لاوتارۆ مارتینێزی کەم کە لە دوامین پاڵاوانتیان ڕۆڵی سەرکردەیە بۆ ئەرجنتین ئەمە چیە من وەڵا ئەرجنتینم خۆش ناوێ یا ئەمە چێم بەرازیلم خۆش نابێ نه ئەمە بۆ ئێرە نان وەکی ترەوە سوعبەتی ناو هاوڕێم شتە ئەمە بابەتێکی ترە بەس مەبەستم لە چییە؟ مەبەستم لە بەڕێوەبردنە و لە ئاشتەواییە و لە سیستمی کارکردنە ئەگەر تۆ بتەوێ نقاتی سەرکەوتن بدۆزیتەوانێ ئەبەم جۆرە دەتوانی بیدۆزیتەوە وەرە دیقەت بدەنەوە ئاسێ عێراق پێشکەشی کرد لە جامی نەتەوەکانی ئاسیا ئەمەی قەتەر یعنی هەر خۆتان و ویژدانتان باسی غەدر لێ کرانە دەرەوەی عێراق زیاتر کرا لە ناو میدیاکاندا لە ناو ستۆدیۆکاندا یاخود باسی پاڵاوانبوونی قەتەر لێهاتووی عێراق زیاتر باسکرایە لێهاتووی قەتەر عێراق گرەوەکەی لە هەمویان بردەوە لەبرا ئاسێکی زۆر ناوازەی پێشکەش کرد بە تایبەتی سەرکەوتنەکەی کە بەرامبەری بە یابان دەستەبەری کرد یابانێکە لە ئەڵمانیا و چەندین هەڵبژاردی گەورەی لە کۆڵۆمبیا لە چەندین هەڵبژاردی گەورەی بردەوە کاکە عێراق هاولێی بردەوە هەنێ عێراق کاریگەری کەوتوی دروست کرد میدیاکانیش لە جامی نەتەوەکانیان سێ بە باشترین شێوە باسی عێراقیان کرد توانی جامی کەنداو بۆ عێراق بەرێتەوە بە سەرکرداتی عەدنان دەرجال و خیسۆس کاساس ئێستا عێراق دەچمە سەر خاڵە گرنگەکە کە عێراق لە بەردەم پاڵاوتنەکانی مۆندیالە و کۆمەڵەکەی دەرفەتێکی وا گەورەی لە بەردەمدایە کە عێراق بیر لە بلیتی ڕاستەوخۆ بکاتەوە خۆی نەخاتە جێجاوی پاڵاوتنی دووەم و دوایی بلیتی ڕاستەوخۆ خۆ ئەگەرەکان زۆرن تۆ دوو بلیتی ڕاستەوخۆت هەیە لە کۆمەڵەکەت کە توانی ڕکابەری لەسەرکەی باشە ئەگەر نەتوانیم دوو بلیتە بێنی هێشتا دەرفەتەکەت لە دەست نماوە کە چوویتە ڕکابەرەکەی دواتر بۆ دوو بلیتی تریش کە ڕاستەوخۆ بەدەستێ ئەتوانی هەرە و دەرفەتە بەدەست بێنی دەرفەتی کۆتاییان قورسترین دەرفەتە ئەنی هەچ کەسێ بگاتە دەرفەتی کۆتایی زۆر ئاسەمە بگاتە قۆناغی کۆتایی چونکە دیارینێکراوە بۆرەوەی بەر کامکی شوێرەکەوێ لە پاشکوێ بۆیە عێراقیش یەکەمتی بۆ لەکە لە یەکەم یاریدا یەکەم سێ خاڵی بەدەستێناوە ڕاستە ئاستی هەڵبژاردە عەرەبیەکان بە تەواوەتی لێک نزیکن بەڵام وەکوی عەدنان دەرجالیش کە لە سەردانەکەی کوی تا پێش کوێدا بە ئاماژە بەوەکە ئەڵێ کویت یەکێکە لە پارێزگاکانی عێراق بەڵامی تر زروف وای لێ کردووە بێ بە وڵات وێ سەر ڕکابەری عێراقکە بەرحاڵ کۆیت مێژوویکی گەورەی هەیە لە جامی کەنداوە بەڵام لە بەشداریکردی مۆندیال و پاڵاوتنی مۆندیالە کوی دە و مێژۆ گەورەی نییە و زۆر کەم جار گەیشتۆتە قۆناغەکانی کۆتایی پاڵاوتن چونکە خۆتان نەزانن قۆناغی گەیشتن بە پاڵاوتنەکانی گەیشتن بە مۆندیال لە کیشوەری ئاسیایە سێ فیئەی هەیە بۆ سێ پاشکۆیە کە تەبێت لەم دوانەی دەرچی ئەنجە دیتە پاڵاوتنی کۆتایی بۆ گەیشتن بە مۆندیال کویت زۆر کەم گەیشتۆتان قۆناغە بەڵام ئەمساڵ گەیشتووە ئەمساڵ هەڵبژاردەیەکی بێزیان دروست کردووە ئەوەی کە گرنگە بۆ عێراق شاردنەوە و پۆشینی یاخود نەبوونی ئەیمەن حوسێنە ئێمە جاران ئەگەر یونس مەحموود یاری نەکردایە عێراقیشی هەبوو ئەنی باسی وە ناگەمەوە کاتێ ڕەزاق فەرحان یاریە کرد کە هیچە بوو یاریزانە ناوزەکەم بەس دوای سەردەمی ڕەزاق فەرحان ئەگەر یونس مەحموود یاری نەکردایە عێراق یاریزانێکی یاری پێکردا ئەو سامۆی بەیتەی نەبوو تر لە مستەفاوە لە عیمادەوە لە یاریزانێک و کاری کرد بێ و سامۆی بەتەی نەبوو ئێستا ئەیمەن هەمان ئەو دۆخەی لە عێراقا بۆ خۆی دروست کردەوە بەڵام ئێمە ئێستا دڵخۆشین با ئەیمەن یاری نەکە با ئەیمەن یاری نەکە ئێمە میمیمانێ هیچێکە لە یاریزانە دیارەکان لە ناو شەرقی ئەوسەتا کە باس سەکرێت ڕاستە ناتوانێت ئەو کواڵیتی ئەیمەنیە بێ بەڵام یاریزانێکی ناوازەیە ترسمان نییە لێرش بە عەلی حەمادیمانێ لە سویسپاون یاریەکە لە پریمەر لیگ یاریەکە گەم یاریزانی عێراقی لە پریمەر لیگە یاری دەکات ئێمە بۆچی بترسی ئەوە تا کاکە زیدان ئیقبال لە خولی ئەڵندێ هاتووە تەوانێ یەدەگە لە عێراقە
کەواتە ئێستا هەڵبژاردەی عێراق خاوەنی یاریزانە، خاوەنی پێکهاتەیە، خاوەنی ڕاهێنەرە، خاوەنی سیستمی یاریکردنە، کێشەی نییە بە ئایمەن حوسێن وجودی نەبێت. من دڵنیاتەکەمەوە یعنی مواسەفاتی سەرەکی لێ لە ئەمە باقیەکانی تر عەلی حەمادی زۆر بە ئاسانی دەتوانێت جێبەجێکە و زۆر بە باشی دەتوانێت جێبەجێکە و چەندین یاریزانی تر شوێنگرەوەکان لە عێراقا وجودی هەیە. بۆیە یەکەم سەرکەوتنی عێراق بەرامبەر بە عومان سەرکەوتنێکی گرنگ بوو بۆم هەڵبژاردەیە و یاری کویت ئەگەر بێت و عێراق ئەم شەویش بتوانێت سەرکەوتن دەسەبەرکە یاخود بە یەکسامون بێنێتە دەرەوە ڕوبەڕووی شکست نەبێتەوە زۆر گرنگە دەستپێکی پاڵاوتن تۆ بە 6 خاڵ دەست پێ بکەیت چونکە ئەوەی کە تایبەتمەندیە بۆ عێراق یاری سێمیشی لە خاکی خۆی میوانداری لە فەڵەستینەکە کە بەراورد بە ئاسیان عێراق ئاسی زۆر لە فەڵەستین باشترە. یانی تۆ حسێ بکە یاری یەکەمە لەگەڵ عومانە تۆ بردووتەتەوە، یاری دوم لەگەڵ کویتە ئەگەر باشترین ئەنجامە یەکسانی بێ یاخود بۆی کە خراپترین ئەنجامە یەکسانی بێ وەڵی بردنەوە بی بە هەردووە گەرەکە گەر 4 خاڵە دەبێت گەر 6 خاڵە دەبێت تۆ لە دۆخێکی زۆر باشدا دەبیت بۆ یاری فەڵەستین کە مانگی دەدەست پێەکە و یاریی زۆر زۆر بەهێز دەبێت بۆی کە تۆ بتوانیت هەنگاوێکی گەورە ببڕی. دوای ئەوە یاری کۆریا و ئەردەنت هەیە کە دوو قورسترین یاری عێراق لەم گروپەیە، یاری کۆریای باشوورە و یاری ئەردەنە کە ئەم دوو یاریە بۆ عێراق چونکە ئەم ئاسیم دوو هەڵبژاردەیە و ئەتوانین بڵین کۆریا لێڤڵە لە پێش عێراقەوە و توانین بڵین ئەردەن تا ڕادێک لە ئاستی عێراقەیە لە ڕووی یاریکردنەوەێ. بۆیە سێیاری سەرەتا بۆ عێراق زۆر گرنگ و یەکلاکەرەوە دەبێت و ئێمە دڵخۆشین بەوەی کە عێراق بگاتە یارەکانی مۆندیال مەیەن کوردایەتی لە مە بفرۆشنانێ بڵێن بۆچی عێراق بگاتە مۆندیال خۆ ئێمە کوردی نێمان نەکاکە ئێمە هەر بۆ خودی خۆشمان وەکو هاوڵاتیکی کوردی عێراقی ئێمە دەرفەتی بەشداریکردنمان لە مۆندیالی 2026 بە سەرکەوتنی عێراق بۆ مۆندیال زیاتر دەبێت چونکە ڤیزا ئاسانتر وە کاکە هەر چەندەها گەنج هەیە دەیەوێت لەم وڵاتە نەجاتی بێ بچێتە ئەمریکا بچێتە کەنەدا بچێتە هیچێک لەم شوێنانە ئێ بە جۆرێ لە جۆرەکان تۆ ئەتوانی تەقدیم کەی لەوەی کە عێراق گەیشتە مۆندیالەوانێ تۆ دەرفەتیەوە دەیە بە ئاسانی بگەیتەوێ و ئەلەم ناڕەحەتیە وڵاتەش ڕزگارتە بێت کە خۆت نیگەرانی کە من هەرگیز لەگەڵ ئەو ئەگەرانانیم بەڵام ئەم دەرفەتانت لە بەردەمدا لە بەرەوە قەت بەو دیۆ بیر مەکەرەوە تۆ بە دیوی وەرزشەکە یا بیر بکەرەوە بە دیوی شەڕی هەشتووەمەیە بیر مەکەرەوە کاکە ئەمە تۆپی پێ بەبێ لە بەرچاوگرتنی نەتەوە بەبێ لە چاوگرتنی ئەوەی کە کابرا ڕەشە سپیە ئەمانی چی لە بەرچاو ناگیری بەڵکو ئاسی ناوی یاریگاکرد لە بەرچاوگیرەوە ئەو تمۆحە و ئامانجەی کە تۆ لە گەشتن بە عێراق بۆ مۆندیال تۆ چ سوودێک دەکەی ئەمانە دەبێت ئاڕای و پێچاوانەکانی تۆ بگۆڕێ. تەچمە سەر یاری هەڵبژاردەکانیش قسەیەک دەکەم بەڵام با ببێمە لای بەشێک لە کۆمنتەکان. کوڕە تاقانە چوار بەخی کاک مەحەموود پێ خۆشە یاریزانی ئینتەر گۆڵ بکات بۆ ئیتالیا هەڵام پێم خۆشە یاریزانی ئەرجەنتینیش گۆڵ بە ئیتالیا بکە جۆم لەوە نییە کە درێسی ئیتالیای لەبەر کرد بۆ جۆرە بیر ناکەمەوە مە یاریزانی میلانە مە یاریزانی ئەنتەرە مە یاریزانی یوڤێن نا من هاندەری ئیتالیم حەجی یاریزانی گۆڵ بۆ ئیتالیا بکە مۆیسکین گۆڵی کردووە خۆ مۆیسکین بەڕێگەز ئیتالیش نییە تەجنیسە هێندێ و دنیا دڵم پێی خۆش نا بۆی لاقیەوە نییە ئەنتەر گۆڵ کا گۆڵەکە کاکە ماریۆ دەستی تۆش خۆش کاک مەحسین باوایی ئەڵێ ئەم شەو یاری خۆشە یاری نێوان ئەرجەنتین و کۆلۆمبیا یاری عێراق و کوێت ئەویش عێراق ئینشاڵڵا سەردەکەوێت بەڵێ لە یاری پاڵاوتنەکانە پێ دەڵێم لە چەند شەوێکە ئەمە یاریەکە بینین بەڵام وەکو خولەکان نییە کاک سامان دەستی تۆش خۆش کاکە گۆران بەردەڕەشی حەزم لێ بە چاو شیکردنەوەی منتەخەب عێراق بکە دەست خۆش بەڕای لاعیب دەوری عێراق بکە باس بکە ڕای تۆ لاعیب عەرەبی چۆنە بێت وەڵاهی جوان لە کۆمنتەکەت ناگەم بەڵام پێم وایە باسی
یاریزانەکانی خولی عراقیم کرد و باسی خولی عراقیم کرد ئێستا لە چیلی بڵێکە و باسم لە تۆپی عراقی ئێستا چۆتە کوێ و باسم لە گرنگیدان بە یاریزانە پیشەگەرەکانیش کرد. ئەوە کاکشیروان ئەڵێ ئەوە دیارە و نیازی هیچ شوێنێکی نیە، ئەڵێ ئینشاڵڵا عێراقە دۆڕێت. عێراق زۆر ئاستی باشە کاکەرزان بابە کرد، بەڵام پارێزگاری لە ئاستی خۆی ناکات و زۆر جار ترسنۆکی بەرگریەکات کە هیچ پێویست ناکات بەو جۆرە بێ. ئەمە تێبینیەکە بەڵام ڕەنگە پێی بچێت تا چارەسەرەکرێ. کاک جەمال غەفور عێراق لە هەموو دنیا بە وڵاتی عەرەبی ناسراوە. زۆرینەی عێراق عەرەبە، تۆ خۆ هەرە تێ بە عەرەبی ناسراوێ، خۆ عێراق بە کوردی ناناسری کاک. زۆرینەی دانیشتوانی عێراق چین؟ عەرەبن. کاتە عێراق بە وڵاتێکی عەرەبی ژمارەکرێ، بەڵام هەر لەو کۆنەوە وتراوە ئەو تێتۆ لەبەر عێراق. عێراق وڵاتی هەموو نەتەوەکانە و هەموو نەتەوەکان لە عێراقا جیان بۆ تۆ، چەندین نەتەوە لە عێراقا وجودی هەیە. تۆ وڵات زۆرینەی چێ بوو هەرەوەی قابلە خۆمە بە زۆر سە کورد زۆرینەی لە باشووری خۆمانە زۆرینەی بە سۆرانی ناسراوە کورد. ئەڵێن زمانی سۆرانیەکە زاڵە بەسەریا و لاجەکە زاڵە بەسەریا بۆ لە بەروی زۆرینەمان دانیشت یانینی سۆرانی. زمانەکانی ترمان هەر لە ناو کووردا کەمترە. هەر شوێنێ زۆرینەکەی چی بێ هەر بەوە ناسری ئازیزەکەم. وڵا پێشببینی ناکەم بۆ یاری عێراق و کوێیت بە هیوادارم و هیواشم بە عێراقەیە کە ئینشاڵڵا بتوانێت سەرکەوتن تۆمار بکات. عێراق یان ئیتالیا وڵا بۆ من فەرقی نیە، عێراق بە ئیتالیا بێ بۆ من هیچیان فەرقی نییە و حەز دەکەم هەردوو لابراوە بن لە برێزانم ئامانجی دیکەیە. زۆر باشە کاک دەرباس باشە ئەسلی عەرەب عێراق پێدوانیە حەمەی تۆ غەدری لێکراوە چونکە بانگیش سەڵبژاردی عێراق نەکراوە. من پێم وانییە کاساز غەدر لە هیچ جاریزانم بکە. حەمەی تۆ کە هاوڕێی خۆشمانە ڕەنگە خۆی کۆمەڵی تەسەڕوفی کردبێت لە ماوەی ڕابردوو کە ئەمە وای کردبێ لەلایەن ڕانەری عێراقەوە قوبوڵ نەکرابێ یا لەلایەن تیمی هونەری و یەکی تۆپی عێراقەوە قوبوڵ نەکرابێ. بەڵام ئێستا و چۆتیانەی قووە جەویە دەرفەتێکی دیکەی لە بەردەمایە بە سەلمانی توانەکانی خۆی بشتێ و نەتەوێ تۆ ناتوانانی لە نەورۆزە و باسانی بلیتێکی عێراق وەرگری، بەڵام ئەتوانی لە قووە جەویە باسانی بلیتێکی هەڵبژاردی عێراق وەرگری. بۆیە ئێستا حەمەی تۆ دەرفەتەکەی لەبەر خۆشیدا زیاتر کردووە. ڕانەری عێراق زیاتر کار بێرشێڵ گەڕاوەکە یا ڕانەری عێراق جیگەم پرێسە، بەڵام تاو کاتی گۆڵ تۆمارەکە کە گۆڵی تۆمار کرد خۆی تەسلیمی واقع دەکات. ئەمە ڕاستیە. کاکاوان کاک محەممەد بەڕای تۆم یاری ئەفتانەی فیفا بەس تێکدەری تۆپی پێ و یاریزانە چونکە بەڕاستی کاتەکەی زۆر نەگونجاوە. ئەوە کاکە پایدارە لێ من عێراقیم بە شانازیەوە بەڵام نەتۆم کووردە ئێبیل فعل هەمومانوان ئێمە شانازی بە کوردبوونی خۆمانەکەین و پێش هەمویان شانازی بە موسڵمانبوونی خۆمانەکەین و دوایەوەش ئێمە کوردی عێراقین کە ئەمە شتێکی حاشا هەڵنەگرە و ڕاستیەکە لەسەر ئێمەیتر خۆ تبانە چینە سەر تەفاسیلی سیاست لەوەی ئەمە عێراق چیمان بۆ کاو چیوە موناکەوە دیوێکی ترت خوا بە ئەو مناقەشەی لی بە دوور بین. بەڵام حەز دەکەم باسێک لە ئەم ڤایرۆسی فیفا یاخود ئەم دۆخە بکەم کە هەڵبژاردەکان دروستیەکە بۆیانەکە. تاوان هەموو یاریزانێک بە پێی یەکێتی تۆپی وڵاتەکەی و بەپێی ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ فیفاە هەیە لەو یاریزانی کە پەیوەندیان بەیانەکانەوە کردویا لە یانەکان دیاری دەکەن عقدێکی پیشەگەری لەوەی کەم یاریزانە پابەندە یاری بۆ هەڵبژاردنی نیشتیمانی کە تا و کاتی وازێنانی نێودوڵەتی دەبێت. هەچ کاتێک وڵاتەکەی بانگی کە بۆ یاریە فەرمیەکان دەبێت پەیوەندی بە مەشقەکەی هەڵبژاردەکەوەی بکە. بەڵێ ڕێکەوتنمان هەیە بە پشوو، بەڵێ ڕێکەوتنمان هەیە بۆ دابڕانی یاریزان لە هەڵبژاردەکە، بەڵام وەکو فەرمی دەبێت هەموو یاریزانێ بە فەرمی پەیوەندی بکاتەوە بە مەشقەکەی هەڵبژاردەکەی. کاتەکەی نەگونجاوە بەڵێ من پێم وایە کاتی مانگی نۆ نەگونجاوە. چونکە بۆ کاتی مانگی نۆ نەگونجاوە؟ یاریزانی عدادێکی گەورەی کردووە. چونکە خۆتان زانن لە هاوینە لە پریسیزنی هاوینە یانەکان زۆرترین ئامادەکاری دەکەن بۆ دەستپێکی وەرز. هاتووە لە دەستپێکی وەرز سێ یاری ئەنجام داوە لەگەڵ ئەم ینی یەک مانگەی ڕێکە یەک مانگ و نیوێ ڕێکە لەگەڵ ئەم ڕایەنەرەیە بەم پلانی یاریکردنە یاریەکە بەم جۆرە یاریەکەن لەگەڵ ئەم هاوڕێیانە یاریەکە ئێستەیەت ئەی گۆڕێت
یاریزانەکانە گۆڕێ پلانی ڕانەرەکە گۆڕێ کە شوهەوای وڵاتەکەی گۆڕێ و شێوازی بەرێکەوتن و یاریکردنی ڕکابەرەکانی گۆڕێ ئەمەوا دەکات یاریزان ڕوبڕووی پێکان بێتەوە و پستانێکی زیاتری بکرێتە سەر ئەوە تا سە دوامین قوربانی مارتین ئۆدیگارد دەکە سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەنە یاریزانە دوو مانگ یاریکردن دوور دەکەێتەوە ئێمە زۆر باش دەزانین هەڵسوڕێنەری یاری ئارسناڵ پلەیمیکەری یاری ئارسناڵ و سەربازەونەکەی یاریکردنی ئارسناڵ مارتین ئۆدیگاردە کە لە پشتی هێرشبەرانە و باشترین و بەهێزترین و یعنی توانای خۆی ئەو پەڕی پێشکەش دەکات ئێوە ئارسیناڵ پەچی کەوت دوو مانگ ئارتێتا لە دەست بدات لە کاتێکا یاری تۆتنهام و یاری مانچستەر سیتی لەبەردەمدا کە دوو یاری مەسیرین و یەکسانبوونێکی شیاوە بەرامبەر بە برایتۆن بەو کارتە سوورەی درا بە دیکلان ڕایس هیوایم تیپە هەر لە سەرەتاوە تۆ ینی لەم نۆخاڵەی کە ڕکابەری دەکەیت تۆ بۆ واگریمان چواریشیت بەدەستێنە ئێمە خۆ لە بەرژەوەندی تۆنی ینی بدۆخێکی زۆر زۆر قورسە بۆیە بەڵێ من تەوقیتی یاریکردنی مانگی نۆم پێ گونجاو نییە بەڵام ئاساییە لە مانگی 10 و 11 و 12 یارەکان بەڕێوچێ بەس نەک مانگی نەوەستانی تیاابێ بۆ یاری نەوڵەڵەتیەکان چونکە یاریزان لە کەشوهای یاریکردن دوور نەکەوێتەوە ئەجواکەی نەگۆڕێ ئەو مانگ و نیوەڕانانەی کێ ناوێتی لەسەری درێژە بکێشێت تا ئەگاتە مانگی دا کە دوو مانگ بەم جۆرە یاری کرد ئەکرێم یاریزانە بزانێت باشتر مامەڵە بکەوە جەستەی باشتر ئامادەبێ و پەستانەکان لەسەری کەمتر کاریگەری دروستکات ئەمانە هەمووی لە سوودی یاریزانە بەڵامیتر تەوقیتەکان بەم جۆرەیە لەبەر یارەکانی زۆر بم فریان ناکەون بۆیە ناچارن وەستانەکان لە مانگی 9 و 11 ڕێک بخەن لەبەری پشووی سەری ساڵی ژەبێتتر مانگی 12 سەرقاڵی پشۆم بارودۆخە بن ئەمڕۆ چەند یاریی تریش بەڕێوەچێت لە گرنگترینە یاریانە یاری ئەرجەنتین و کۆلۆمبیایە کە بە تامەزرۆیی ئەمە چاوەڕێی دەکەین و ئەرجەنتین سەردانێکی قورسیە کە دەچێتە کۆلۆمبیا بەبێ ئامادەبوونی لۆناڵ مەسی بە خۆتان نەزانن کۆلۆمبیا لە ماوەی ڕابردوو لە پاڵاوانتەکانە قوربانەیەکی گەورەی دەستی ئەرجەنتین بووە چ بە کوبا ئەمریکای ڕابردوو چ بەم کوبا ئەمریکایی کە ڕۆی ئەرجەنتین تایدا بوو بە پاڵاوان لە سەحسابی کۆلۆمبیا بۆیە تایبەتمەندیەک لە یاری کۆلۆمبیا و ئەرجەنتینە هەیە و ئەم شەو یاری هەڵبژاردەکان ئیدی کۆتایی پێدێت و ئامادەکاری دەکرێت و یاریزانەکان دەگەڕێنەوە بۆ یاری یانەکان و چێژ و متعی تاویش بۆ ئێمە دەگەڕێتەوە کە کاتێک یاری یانەکان دەست پێ دەکاتەوە کاکاروانە لە کاک محەممەد بەرشۆنە یاریزانی نەماخۆ هەمووی مسابایتر یاری هەڵبژاردە بەم جۆرەیە تەوقیتەکەی زۆر زۆر غەڵەتە بە تایبەتی تەوقیتی مانگی نوێیەک نا تەوقیتەکانی تری ئاساییە کاک پێشڕۆڵێ هاڤێرز دەتوانێت لەو مەرکەزیاریکە بەڵام چێ لە جێگەی هاڤێرز یاریکە گابلەو خیسۆس گەڕاوەتەوانێت جا هاڤێرز بتوانێت بەو هوەرەی ئۆدیگارد و بەو جوڵەی ئۆدیگارد و بەو بەشداریکردنی ئۆدیگاردە لە چیپاس و لە پاسەکان و لە ڕێخستنی هێرش و لە بنیادی هێرش و لە کۆتایی پێێنانی هێرش و ئەوە بکە هەڵا ئارسیناڵ هیچ پێشی ناکێت با ئۆدیگاردێر پێکانێ با هاڤێرز بێتەوە و گابلەو خیسۆس دەچێت هێرشبەری ئەویش عنی وەکو هاڤێرزکالی بۆ بێتەوە دەتوانێت گۆڵ تۆمارکە بەڵام من پێم وایە کلێنی ئۆدیگارد کلێنێکی گەورەیە شیکاری وەرشی بە کۆتا دێنم خاڵتە نەخە